ژمارەیەک هاوڵاتی سنووری ئیدارەی ڕاپەڕینن ماوەی چەند ڕۆژێکە لە دەربەندی نێوان قەزای پشدەر و بیتمێن کۆ دەبنەوە و چاوەڕوانی وەرگرتنەوەی ئەو پارانن کە بە هاوڵاتیەکیان داوە بە ناوی سلێمان هەڵشۆیی. ئەم هاوڵاتیانە دەڵێن پێویستە چارەنووسی پارەکانیان دیاری بکرێت و ڕوونکردنەوەیان لەو بارەیەوە پێ بدرێت. داواکاریمان ئەوەیە ڕوونکردنەوەیەکی ڕوونکردنەوەیەکمان بۆ بدەن بۆ ئەو خەڵکەی با بەخۆی بێتە سەر خە دوخسە بۆ خەڵکی بکە بڵێ کاکە من یانی فلازم هینا یان پارەکە منیان برد چێ بردی ئاغا بردی یەکێتی بردی حیزب بردی ئاسایش بردی یخۆ دەوێت کەسێک ئەو پارەی بردبێ دەڵاڵ ئەو پارەی برد با ڕوونکردمان بۆ بدە کاکە ماخ سلێمانە نییە چاوەڕێی سلێمانی دەکەین سلێمان بێ قسەمان بۆ بکە ڕوونکردمان بۆ بدە. کەسوکار و بنەماڵەی سلێمان هەڵشۆیی نیگەرانن لەو دۆخەی بەسەر کوڕەکەیان داهاتووە و داواکارن یاسا لە یەکلاییکردنەوەی چارەنووسی کوڕەکەیان سەروەر بێت. تەلەفۆنی بۆ من کرد گوتی کاکە دەتوانی تاکم ماڵە بۆ من ئەو برادەرم بێ ئیشم پێێتە کە دەچم لەوێ دەڵێ هیچم نەماوە جا من هیچم نەماوە ناتوانم بڵێ مەڵام ماوەتیان دۆ لەبەر تا ئێستا مامەڵام لەگەڵ نەکردووی ئەو تەواو نەبوو لەبەرەوەی دیار بوو ئینسان کە وانێک بوو ینی پڕژا بوو وەکو جاران نەداتەوە بەرچاو زۆر پێ ناڕەحەتین زۆرمان پێ ناخۆشە هاتا بڵێ پێمان ناخۆشە بەس هیچ دەسەڵاتی ئێمەدانە داواکاریمان لە حکوومەتە داواکاریمان لە قانون و یاسایە هەستی بارکەکانی خۆی وەک خۆی شەکان جێبەجێکە. سلێمان هەڵشۆیی ماوەی چەند ڕۆژێکە لەلایەن پۆلیسی ڕاپەڕین بە مادەی 456 لە یاسای سزادانی عراقی بە تاوانی فێڵکردن لەگەڵ 20 کەسی تر دەستگیر کراوە. پۆلیسی ڕاپەڕینیش دەڵێت تا ئێستا زیاتر لە 50 کەس سکاڵایان لە دژی ئەو هەوڵاتیە تۆمار کردووە و زیاتر لە 500 کەسی دیکەش ناویان تۆمار کردووە بۆ ئەوەی سکاڵا لە دژی تۆمار بکەن. هەواڵی وا بڵاوکراتەوە کە بڕێکی پارە دەستی بەسەردا گیراوە کە دەگەڕێتەوە بۆ بازرگانە نەخێر ئەم هەواڵە ڕاستنیە دوورە لە ڕاستی بەڵکو ئێمە لە ئێستادا دەستمان کردو بە لێکۆڵینەوەیکی زۆر ورد لەگەڵ تۆمەتباران واروەها وەرگرتنی ئەو سکاڵایانش کە هاوڵاتیەکان کە 50 کەس سکاڵای لە ئێستادا تۆمار کردووە. ئەو مامەڵانێک کە کراون لە ناو کراری فرۆشەردا مامەڵەیەکی بەدەرە لە دادگاوەتە بەدەر لە یاسایە بەڕێزان لە لێکۆڵە سەرەتاکاندا لە ئێستادا ئەمە تەنها ڕوونکردنەوەیەکە ئێمە دەبین بۆ دواتر بۆ داهاتوو ڕوونکردنەوەیکەمان دەدەین بە پێی قۆناغەکانی لێکۆڵینەوە ئەگەر بێت و زیان بە قۆناغەکانی لێکۆڵینەوە نەگەێنێ. ئەگەرچی سلێمان هەڵشۆیی دۆسەی لێکۆڵینەوەی بۆ کراوەتەوە بەڵام تاوەکو ئێستا دیار نییە هۆکاری مایە پووجبوونی چی بووە. سابر عەبدوڵڵا NRT دەڤەری ڕاپەڕین.